لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه، أما بعد. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وعملا يا رب العالمين. خۆشەویستەکانم، لبابتي خطوات العلم أو هنگاواني كوا طالب علم وهمومان طالب علم إنسان بردوام كاتيك بيه فيري علم بيه أي علم علمك زانستك كسودي هبيه. طبعا سرتا سود بخوي بقياني أو جا كاتيك فيري أو علم أبيه بوشي فيري أبيه دوای ئەوەی فێر بوو سوود بە خەڵکانێکی تر بگەیەنێ. بۆیە ئەم عیلمە، ئەم زانستە ئایا هەنگاوی هەیە بەرەو ئەم عیلمە بڕۆیاننا و ئەو هەنگاوانە چین، چۆن بەدەستی بهێنین بۆ ئەوەی ببێتە عیلمێک فتكون الجدوى من الله تعالى والتوفيق. يعني علمي بيه بسود بيه إنسان سودي ليور بقريه أو كسيك طالب علمه خوي سودي ليه ببيني أو جا ببيته هوكاري أوي سود بخلق بقيني باسي چن هنگاوي ككين چن خالي ككين بإذن خواي پروردگار أبيت ماي خير بو همومان وشارزاي. خالي يكم طالب علم أن يكون له إخلاص القصد، يكمشت إخلاصي هبي وبزاني ما بس تشيه شون يسال مقدمك يا باس ما كرت بوشي فيري علم بي أو زور جرينجا نك فيري علم بي فيري بي ضل نيابة هر كسي خريجي هر كاري بي إلا وري أجري علم بي زانست بي هر شي بي بلام جرينج أويا إخلاصي هبي بوشي فير أبي ما بستكي ديار بيه أن يكون له هدف ليستاوى هر كسي بونونا إيوي طلبي علم ليستاوى أبي هدفك شي هبيه بيكابيتي بوشي فيري أم علم أبي بويا يكم إخلاص القصد فيكون تعلمك للعلم لوجه الله تعالى. أما زور قرنقا براكم يكم شد أم علم فيري بي لوجه الله تعالى لبيناوي خواي پروردگار. طبعا أما خوي إخلاصة، أما إخلاصي نيتك در أكا فتدعو إلى الله إلى دينه على بصيرة. بزانة هر لو خالية كما يكم إخلاصي نيت أو جا هدفت هبي بوشي فيري علمك أبي لوجه الله تعالى لبيناوي خواي پروردگار. أما قورترين شتا بلي أما وي سود بخوم بگينم أما وي سود ببرامبر بگينم بلام أم خالة زور گرنگا يكم لوجه الله تعالى ليرا خود يقلا كردوا أو إخلاص نيتت بدسينا أو جا هنگاوكي دواي أو هر لخالي يكما فتدعو إلى دينه أي إلى دين الله تعالى كفيري أم علم بوي جايز نية أو علم وري بقري خزني بكي أو أبي زور بهماشي وآقاد ليبي أو علم دورقرت فيري زانز بوي كاتيكي زور الدانا تضحيكي زور الدا بلام دواي أو أبي دوبار بي بخشيتوا فتدعو إلى الله تعالى يعني تدعو إلى دين الله تعالى. أما خالي يكم إخلاص نيت لوجه الله تعالى بو خود فيربوي أو جادواي أو بلي هدفكد أو دعوي بيبكي بو خواي پروردگار. شون دعوة بكي أويش خاليك شون دعوة بكي أن تدعو إلى دين الله تعالى على بصيرة بشيوية دين داري بكي بشيوية أو علم دورقرت أو علم كورد قرت أو جابي بخشيتوا دعوة بكي بو ديني خواي پروردگار على بصيرة بچاورناچيك
بە زانست و بە عیلمەوە. بۆیە زۆر کەس دەعوە ئەکا، زۆر لێرە و لەوێ دائەنیشێ، زۆر کەس خۆی بە ئەهلی لەوانەیە عیلم بزانێ، بەڵام ئایا عیلمەکەی سوودی گەیاندووە بە بەرامبەر؟ ئایا عیلمەکەی هیچ سوودێکی تیا هەبووە؟ یان خۆشی نازانێت چۆن عیلمەکەی هێناوە باسی چی ئەکا، ئایا لەسەر سنەتە یان نا؟ بۆیە دەعوەکردن، ئەو دەعوەکردنە ئەگەڕێتەوە سەر یەکەم خاڵ. تۆ طالب علمی کە عیلم کۆ ئەکەیتەوە، دوایی ئەی بەخشی کەواتە على بەصیرەتین، یعنی تۆ بە زانستەوە دوایی دەعوە ئەکەی بۆ خوای پەروەرگار. بۆیە خوای پەروەرگارە فەرمێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە باسی دەعوە ئەکا، قل هذه سەبیلی، ئەمە ڕێگاکەی منە، قورئان سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە چۆن دەعوە ئەکەی، لەسەر چه ئەساسێک دەعوە ئەکەی؟ قل هذه سەبیلی أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. يعني دعوة كردن پێویستی بە زانستە، پێویستی بە عیلمە، پێویستی بە دەرسە، پێویستی بە دانیشتنە بۆ ئەوەی فێری ئەو عیلمە بی. ئەگەر کاتی ئەو هابوو فتكون على البصيرة في تعلم العلم الشرعي، ئەو کاتە تۆ ئەو زانستەت وەرگرتووە لە شوێنێکی پاک، لە جێیەکی چاک، ئەو زانستەت بە تەواوەتی وەرگرتووە لەسەر قورئان و سنەت وەردگرتووە. بۆیە البصيرة تكون في تعلم العلم الشرعي. ئەو جا چی ئەکا؟ کاتێکە فێری زانستەکە بووی، زانستەکەت وەرگرت، وترفع الجهل عن نفسك وعن غيرك. کە زانستەکەت وەرگرت، علومە شەرعیەکانت وەرگرت، ئەو جا ئەو کاتە جەهل نامێنێ، شتێک هەیە کە بە ناوی جەهل پڕ ئەبێتەوە بەو عیلم و زانستە کە وەری ئەگری. وعليك بالجد، ئەبێ چۆن ئەڵێی عەزیمەت هەبێ، ڕاستگۆبی لەسەر ئەوەی کەوا وەری ئەگری، ڕاستگۆبی لەسەر ئەوەی کەوا وەری ئەگری. والجهد والاستمرار، وبەردەوام بی، هیچ کاتێ هەوڵ نەدەی ساردیەکت پێوە دیار بێ، ئەبێ بەردەوام بی، ئەبێ جد بی، یعنی لەو شتانەی کە داوای ئەکەی کە بۆی هاتوویتە ئەبێ عەزیمەت هەبێ لەسەری. بۆیە ئەوها عیلم بەدەست دێ. وإياك أن تكون لشهرة أو غيرها، وآقادار بە ئەو هەدەفەی کەوا دامان نابوو، ئەو هەدەفەی کەوا دانراوە، هیچ کاتێ ئەوەی تیانە بێ ئەم عیلمە فێرە بێ. بۆچی؟ بۆ ئەوەی بڵێن عالمە، ڕووی دەمم لە ئێوە نەبێ، بۆ ئەوەی بڵێن زانایە، بۆ ئەوەی بڵێن ئەزانی قسە بکە، ئەزانی مەجلیس بڕازێنێتەوە. ئێمە بۆ ئەوەمان نییە، ئێمە بۆ ئەوەمانە ئەو خاڵانەی کە یەک لەسەری بووین لیوەجهی الله تعالى، ئیخلاصی نیەتی هەبێ، خۆی پڕ بکا لەو عیلمە، ئەو جا سوود بگەیەنێ، دەعوە بکا بۆ خوای پەروەرگار، بۆ دینی خوای پەروەرگار. وعلى بصيرة، کاتێک کە ئەم خاڵانەی تیابێ، ئەو جەهلەی لێ دوورەکەوێتەوە، ئەو شوهرەت و شەهوەتانە لێ دوورەکەوێتەوە. بۆیە ئەو کاتە عملێکی ڕاستەقینە ئەبێ. خاڵی دووەم الهمة العالية. طالب علم أو كسي بيوي فيري علم بي أبي همتي زور برز بي. والله أم دانشتنانا آسان نية، بلام خواي پروردگار آسانيكا. أبي واز لها مشتبيني أها كاتي دقة تارقية 20 دقة دانشي لشونيك فيري علميك بي، فيري زانستيك بي. دڵنیا بە هیمەتی ئەوێ، هەمووی ئیشوکاری هەیە، هەمووی دوکانی هەیە، سەیارەی هەیە، ماڵی هەیە، مناڵی هەیە، هیچ نەبێت چێ لە ماڵەکەی خۆی پاڵەداتەوە، بەڵام هیمەتی ئەوێ. بۆیە ئەو هیمەتە دڵنیا بە ئەجر و پاداشتەکەی زۆر گەورەیە کە دائەنیشی 10 دقە چارەگیە 20 دقە لە کاتی خۆت بۆ خوای پەروەرگار. ئەو جا مەبەست و هەدەفەکەش باسمان کرد کە دیارە بۆ چییە. لەو کاتەیە دڵنیا بە خوای گەورە پێتە بەخشێ، دڵنیا بە خوای گەورە ئەو عیلمەت ئەداتێ، و ڕۆژێک ئەبێت تۆ باسی ئەو عیلمە بۆ خەڵک ئەکەی، هەمووی ئەوها هاتووە. بۆیە الهمة العالية چی ئەکەی؟ لەو هیمەتایە هیمەتی لە چی هەبێ؟ تحرص على القراءة والحفظ والفهم. ئەبێ بیرت لای بێ، ئەبێ فکرت لای بێ، هەموو شتێ بدەیتە لاوە،
ئەبێ زۆر شت لەبەر بکەی، ئەبێ زۆر مطالعەت هەبێ، زۆر کتێب بخوێنیتەوە، هەوڵ بدەی بەردەوام، هەوڵ بدەی بەردەوام. ئەمە چییە؟ ئەمە هیمەتی ئەوێ. وتبذل مالك ونفسك في سبيل العلم وماڵ نفسی خۆت لە پێناوی علم ببەخشی. علم شتێ زۆر گەورەیە براکەم، علم شتێکی زۆر گەورەیە، زانست ئاسان نییە. بۆیە تەضحیەی ئەوێ، تەضحیەی ئەوێ، قوربانی ئەوێ، حتا ئەگەیتە ئەو پلەپایە، ئەبێ ماڵی بۆ ببەخشی، کاتی خۆتی بۆ دابنێی. ولا تتردد في النصيحة أو في التضحية، وهيج كاتي پاشگەز نەبیتەوە. جاری وا هەیە شەیطان واد لێ ئەکا باشە ئەمە بۆ نمونە 3 ساڵت بۆ دانراوە، 3 ساڵ زۆرە، نا زۆر نییە، واکەی تەواوە بێ، باشە ئەم 3 ساڵە ئەبێ من دوایی بتوانم ئەم عیلمە وەربگرم، دوایی بتوانم ئەوها دەعوەی پێ بکەم. بەڵێ دڵنیابە هەمومان هیچمان نەزانیوە، دانیشتوینە لای مامۆستایان، دەرسمان خوێندووە، لە شوێنان حتا بووینەتە ئەوەی بتوانین قسە بکەین. بۆیە تەضحیەی ئەوێ هیچ کاتێ پاشگەز مەبەوە، لە کاتەکانت پاشگەز مەبەوە، وەلەو خوێندن و فەهمانەی کەوا هەتە. وانظر في سير العلماء، نەکەر ئێمە سەیری زانایان بکە چۆن بوونە. ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێبێ نەیەزانی قەڵەم بگرێتە دەسی، دایکی ئەینارد بۆ ئەو مەجلیسانە، بۆ مەجلیسی ڕەبیعەت الڕەئی، سەرەتا بەس ئەوەی فێری ئەدەب بێ، فێری دانیشتن بێ، فێری ناو مەجلیس بێ. ئەها چەند گرنگە ئەمڕۆ گەنج هەیە، مناڵ هەیە لە ناو خەڵکا نازانێ دابنیشێ، نازانێ قسە بکە، عرف و عادەتەکان فێر نابێ. لەکوێ فێرە بێ؟ واللهی لەم مەجلیسانە باشترین و جوانترین مەجلیسە، پیا و دروستەکە، عالم و زانا دروستەکە ئەم مەجلیسانە. بۆیە ئیمامی مالک دایکی ئەینارد ئەی فەرموو نەیەزانی هێشتا، یعنی زۆر گچکە بووە، قەڵەم بگرێتە دەسی، چەند ساڵێ ئەنجا زانیوێتی بنووسێ، ئەو جا فێری علم بووە. بۆیە ئەمانە هەمووی پێویستە ئینسان بیزانێ. خاڵێکی تر لەو خاڵانە لیەکوونە طەلەب العلم شغلك الشاغل. ئێستا خەڵک هەیە ئەڵێ بۆ نمونە بە باوکی ئەو تەڵەبەیە ئەلێ بۆ چۆن ناردووتە، چی ئەکا، خەریکی چییە؟ باشە ئەی ئیشوکارێکی تر نەبوو بۆی بکەی؟ ئەی نەبوو دوکانێکی بۆ دابنێی، نەبوو بیخەیتە سەر ئیشێ؟ نە، ئەمە باشترین ئیشە، گەورەترین ئیشە، ئەمە باشترین بازرگانی و توجارەتە. القورآن، العلم لە ڕۆژی قیامەتە ئەزانی ئەو قورآنە چی ئەفەرمێ؟ ئەفەرمێ اليوم كل تاجر وراء تجارته. ئەمڕۆ هەر بازرگانیەوە لە دوای بازرگانی خۆیەتی، و منیش لە دوای تۆم، بە ئەو کەسەی فێری زانست بووە، ئەو کەسەی قورئانی خوێندووە، ئەو کەسەی لە دەرس و دروسا دانیشتووە. بۆیە فەلیەکوونە شوغڵوکە الشاغل. ئەرێ کاکە کوڕەکەت ئیشی چی ئەکا؟ یان پرسیار لە خۆتەکەن ئیش و کارت چیە ئێستا؟ خەریکی چیت؟ خەریکی زانستی شەرعیم. ئەها بەسەربەرزێوە. ولا تتردد. بۆچی ئەو ئەڵێ من موظفم، ئەو ئەڵێ من دوکانم هەیە، ئەو ئەڵێ من ئیش و کارم هەیە، بڵێ منیش تەڵەبەی علمی شەرعیم. فەلیەکوونە شوغڵوکە الشاغل. بیکە میهنەیەک بەسەربەرزێوە. ئەگە ئەوها سەیرینەکەی ئەو علمە لەلات بچووکە بێ. بۆیە ئەو علمە کەی دێتە ناو دڵەوە؟ کاتێکە شیرین بێ لە ناو دڵە. هەر شتێ حەز و ئارەزویە هەوڵی بۆ بدەی، کاتێکە شیرین بوو لەلات هەوڵە دەی خانوود نییە ئەتەوێ خانوو بکەی. جاری وا هەبووە زۆر جا بیستومانە بینیومانە پارەی نەبووە، خەریکی ژن هێنانە، بەڵام هیمەتی هەبووە، عەزیمەتی هەبووە، ژنی هێنایە ماڵەوە تەواو، خانووی وەستان دەپاوە، سەیارەی کڕی. بۆیە علمیش بە هەمان شێوە لە کاتێکا خوای گەورە زیاتر ئاسانیشی ئەکا. بۆیە فەلیەکوونە شوغڵوکە الشاغل. ئەمە میهنەیەکە، شەریفترین میهنەتە، بەرزترین میهنەتە. تەڵەبەی علمم، تەڵەبەی زانستم، و کە سوکارت ئەتوانێ بە هەمان جواب بداتەوە. بۆیە خەڵک هەیە ئەڵێ بۆ چووە، ئیشی چی ئەکا، خەریکی چییە، ئەو گەنجە خەریکی چییە؟ هیچ شەرم مەکە، ئیش و کارم ئەوەیە، تەڵەبەی زانستی شەرعم. بۆیە ئەو کاتە
ئەو دینە شیرنە بێ ئەو دینە ئەو عیلمە وەرئەگیرێ و ئەچێتە ناو دڵەوە کە کاتێ ئەوها حیسابی بۆ بکەی. خاڵێکی تر لە خاڵەکان أن يكون أحب إليك من كل شيء أو علم أو زانست أو مهني خود كوا هلت بجاردوا تو خود هلت بجاردوا كس مني نهي ناوة إيرا بو أوي باسي علم بكم كس توي نهي ناوة إيرا بو أوي جود لعلم بي إيما بخومان هاتوينا كبويستي خومان بوا كواتا أم كارمان لا بيروزا أم كارمان لا خوشويستا بۆیە هەر کاتێ خۆشەویست بێ خوای گەورە بەرەکەتی تێ ئەکا. بۆیە لەو کاتەیە فليكون أحب إليك من كل شيء إلى نفسك وتصاحب من يعينك عليك ويؤنسك بها. وكاتك أمر قايد هەڵبژارد خەریکی زانست و علمی شەرعیت ئەبێ چی بکەی؟ ئەبێ هەرچی هاوڕێیەکت هەبێ بزانی ئەبێتە ڕێگری و بربەستێ لەم کارە و لەم میهنەی هەڵت بژاردووە وازی لێ بێنە. ئەبێ هاوڕێیەکت هەبێ هاوشێوەی خۆت بێ هاووێنەی خۆت بێ هاوپیشەی خۆت بێ. بۆیە ئەمە چیت لێ ئەکا؟ ئەمە یارمەتیت ئەدا. جاری وا هەیە لەوانەیە دە کەس بڵێ وەڵا ئیشێ باش نییە کردوتە کاکە ئیشێ بکە بۆ یارمەتی باوکت نادەی. یارمەتی باوکی نادا بەیانی بە ئیزنی خوای پەروەردگار ئەبێتە کەسێ یارمەتی کۆمەڵگا ئەدا. کامیان گەورەترە؟ بۆیە علم و زانستی شەرعی ئەو هابێ جۆ لەو کەسانە بگری کەوا هاند ئەدا بەرەو پێش و بەرەو سەرکەوتن نەگواد لێ بکە پاشگەز ببیتەوە. وخاڵێکی تر لە خاڵەکان عليك أن تتحلى بالعلم كاتك أم مهنيت هەڵبژارد ئەم پیشەیەت هەڵبژارد ئەبێ بزانی ئەم پیشەیە یعنی چی؟ ئەم پیشەیە زۆر پیرۆزە زۆر پلەوپایەکی بەرزی هەیە لای خوا و لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئەبێ بزانی لەناو خەڵکیشە تۆ میهنەیەکت هەڵبژاردووە پیشەیەکت هەڵبژاردووە ئەبیتە نمونە لەناو خەڵکە. ئەبێ چی بکەی؟ کۆمەڵی خاڵت لەسەرە هەمومان بە تایبەتی باسەکەمان بۆ ئەهلی علم بۆ طالبی علم عليك أن تتحلى بالعلم أبي أو علم جوانت بكا أبي أو علم جوانت بكا كاتك أم زانست شرع ورقري لم جي بيروزة داءنشي لم درس دروسيا داءنشي كاتك شي زور ترخانكي أبي أو علم جوانت بكا بهموش يويك أن تتحلى بالعلم تشيتر والأخلاق الحسنة وأبي برسترين روش لخوي بقري أو إنسانة أو كسي لاي شوني مؤذن بانغدا بانغ فرمي أجر بيتو بياوي بي مؤذن بي أجر بيتو الشهاديها بي أجر بيتو مناليك بي بانغ بفرمي خلق لدري وتشي عليه ملا بانجدا وايا ملا بانجدا يعني شوني كي قرتوها لشونيك وسطاوة ناو نشانيكي زور قوري لخوي قرتوها بويا بي باريزغاري لو ناو بكا بويا طالب علم كاليه طالب علمي شرعية علمي زانستا أبي أو ناو بباريزي باريزغاري لي بكا أبي أو جلو جمداني وريشو أو هيئتي داينا أبي باريزغاري لي بكا هشتا طلبية هول أدا بلام أبي باريزغاري لي بكا أبي جوانترين وبرسترين أخلاق وروشتي هبي لناو خلقا لقل خوي لقل دايكو باوكي لرويشتنيا أبي حساب بو رويشتنا كشي بكا طازة أو رويشتني بيش إستان نمع أبي أوها سيري بكا هر كاتي أو إنسانة أو طالب علم خوي أم حسابه بو خوي دابني هر خواي پروردگار برزي أكاتوا خواي پروردگار برزي أكاتوا وأن يكون لك القناعة والمروءة وأبي الزور نرمونيان بي أو باوكبون من تشوار بينج كوريهية يكي كان بوتا طلبي علمي شرع يكي كان بوتا قرآن خون يكي كان واتشو لمزقوتا كان فيري زانست بي أبي لحر هميان باشتر بي بو باوككي بو باوكو دايككي أبي النمو نبي لناو براكانا أبي لناو دراوسيكانا لهميان زياتر ديار بي بچي ديار بي بو روشتي بو هيئة بو ناوي كوالا خوي قرتوا بويا چون روجانا
یەک ئاەت فێرەکرین ئەبێ ڕۆژانە هەر ڕۆژی ڕەوشتێ فێر بکری، هەر ڕۆژی ڕەوشتێک وەربگری، بزانی چۆن تەعامل لەگەڵ خەڵکا بکەی، ئەبێ نەرمونیانترین کەسبی لەگەڵ خەڵکە بۆ ئەوەی خەڵک بڵێ بەڵێ ئەوەتانی ئەو عیلمەی وەریگرتووە ڕەنگی داوەتەوە دیارە بە ئەو کەسەوە. وطلاقة الوجه هیچ کاتێ دەموچاود عبوس نەبێ، بەردەوام دەم بە پێکەنین بی. ابتسامتك في وجه أخيك صدقة پیغمبری خوا أفرمي صلى الله عليه وسلم. كواتا يعني أم إنسانة دائما ليوكاني بزخانيكي بيو ديارة، دائما أم إنسانة مرتاحة، دائما أم إنسانة روشتي برزة لهمو كسي نرمونيان تربو لبروي طلبي زانستي شرعية بزانت چەند سوودی هەیە. بۆیە ئەو ئەخلاق و ڕەوشتانە هەمووی خەڵک ڕائەکێشێ، بۆی خەڵک بزانێ ئەم تەڵەبەیە خەریکی چییە، کاتێک کە عیلم وەرەگری عیلم چیشی لەگەڵایە، ئەبێتە خەیر و بەرەکەتێ. بۆیە وأن تكون لك طلاقة وجه وأن تحافظ على شعائر الإسلام. وأو كسي ئێستا کەسێ تاوانێ بکە یان خراپەیە بکە لەگەڵ کەسێکی ئەهلی مزگەوتە زۆر فەرق و جیاوازی هەیە لە ناو خەڵکە. بۆیە گەنجێک لەگەڵ گەنجێکی طالبی عیلمە بە هەمان شێوە فەرق و جیاوازی زۆرە. بۆیە ئەو کەسەی ئێمە کە دینە مزگەوت بەردەوام و 5 فەرزە لە مزگەوت بین، ئێمە خۆمان بەو کەسانە بناسێنین کە لە شەرعا بین و باسی شەرع بکەین، ئەبێت لە هەموو کەسێ زیاتر محافظەی دروشمەکانی ئیسلام بکەین. شعائر الئیسلام، ئیسلام باسی چی کردووە، ئەو دروشمانەی لە ئیسلامە هەیە. بۆیە ناکرێ ئەم کەسە ئەهلی مزگەوت بێ یان تەڵەبەی عیلمی شەرعی بێ بۆ نمونە 5 فەرزە لە مزگەوت نوێژ نەکا، یان کاتێک کە ڕۆیشتەوە نەتوانێت 5 فەرزە لە مزگەوت نوێژ بکە، یان نەتوانێت بۆ نوێژی بەیانی هەڵبسێ. ئەبێ هیمەتی زۆر بەرز بێ، ئەبێ لە هەموو کەسێک زیاتر دەست بەو دینەوە بگرێ. فأن تكون أن تحافظ على شعائر الإسلام وأن تظهر السنة. وأوكس لها مكس زياتر سنة كاني بيغمبري بي وديار بي صلى الله عليه وسلم. أوكسي كوا طالب علم نكهر بي وديار بي ونشرها وبلاوي بكاتوا. تبوتي فيري أبي بو أوي بلاوي بكيتوا. بويا ناكري زورجا أبيني باسی ئەو کەساناکەین کە ئەهلی عیلم بن. بۆ نمونە مامۆستای سەر مینبەرە خۆی ڕیشی نییە، چۆن باسی ڕیش بکا بۆ خەڵک؟ خۆی شتێک بۆ نمونە سیواکێ لە گیرفانیانە، چۆن باسی سیواک بکا بۆ خەڵک؟ ئەبێ ئەو سونەتانە دەستی پێوە بگرێ، ئەبێ دەست بەو سونەتانەوە بگرێ. ئەمە بۆ خەڵکی عام نا، بۆ ئەو کەسەی خۆی باسی عیلمەکە، خۆی لەسەر مینبەرە، چۆنە بێ باسی شتێ بکە خۆی لە خۆیانە بێ؟ ناکرێ. بەڕاستی تەناقضێکی زۆر عەجیبە. بۆیە ئەو کەسە لە هەموو کەسێ زیاتر وأن تظهر السنة وتنشرها. بەچی نەشری بکەی؟ هەر بە قسە نەخێر. هێشتا تۆ بۆ نمونە لەو مەرحەلەیە نیت، نەگەیشتوویتەتە ئەو کاتە، تۆ لەوە زیاترت پێ هەیە. بالعەمەلی، بەکردەوە، ڕۆیشتنەکەت، قسەکردنەکەت، هەڵسوکەوتەکەت، تعامل لەگەڵ دایک و باوکت، تعامل لەگەڵ هاوڕێکت، تعاملت لەگەڵ دراوسێکت، بالعەمەل، بەکردەوە بیسەلمێنی کە بەڵێ ئەمە ئەهلی سونەتە، کە ئەم پیاوە لە زانستی شەرعیە، ئەم پیاوە خەریکی علمی شەرعیە. بۆیە بالعەمەلی بها والدعوة إليها أو جاء الدعوة إليها. چونکە لێرە العمل قبل الدعوة. هەر کەسێ چۆن لە زمانی عەرەبیە ئەڵێ فاقد الشيء لا يعطي. ئەو کەسەی شتێکی پێ نەبێت چیت بداتێ؟ پێی نییە. بۆیە ئینسان ئەبێ شتی پێ بێ ئەو جا بیداتە خەڵک. فاقد الشيء لا يعطي. ئەو کاتە کە عەمەلی هەبوو، عەمەلەکەی خستە پێشەوە، خوای گەورە بەرەکەتە خاتە عیلمەکەشێوە. کە کردەوەکانی بوو بەرەکەتە بێ لە عیلمەکەشیە. ويكون لك سمت وحسن ووقار وتواضع. طالب علم چۆن کوردەواری ئەڵێ گران و سەنگینی پێوە دیار بێ، هەیبەتی پێوە دیار بێ.
وقاری پێوە دیار بێ لە تەعامل و لە قسەکردنە لە هەڵس و کەوتە ئەمانە هەمووی پێویستە کاتێک کە ئەم هەنگاوانە گیرایە بەر ئەم هەنگاوانە خەتەوات لطلب العلم ئەمانە کۆمەڵی هەنگاون بۆ ئەوەی علم و زانستی شەرعی بەدەستبێنین ئەو جاوە تەواضع و خۆ بەکەم زانین خۆ بەکەم نواندن ئێمە کە ئەڵین ئەو هەیبەتە ئەو وقارە نەک ئەوەی ئەو کەسە خۆی لە خەڵک بە گەورەتر بزانێ خۆی لە خەڵک بە زیاتر بزانێ نەخێر هەر کاتێ من تواضع لله رفعه هەر کاتێ کەسی خۆی بەکەم بزانێ خۆی کەم بکاتەوە لە ئاستی خوا و پێغەمبەرەکەی و لە ئاستی شەرعی پیرۆزە خوای گەورە دڵنیابە بەرزی ئەکاتەوە فهكذا كانوا يتعلمون الهدي كما يتعلمون العلم بۆیە زانایانی پێش ئێمە پێشینانی ئێمە ئەوها هەنگاوەکان فێرە بوون چۆن فێری عیلمە بوون ئەوها فێری هەدیشە بوون داواکەین لە خوای پەروەرگار بۆ خاتری ناوە جوانەکان و سیفەتە بەرز و پیرۆزەکانی بە ڕەحمی خۆی ڕەحممان لێ بکە سەرکەوتووی دنیا و قیامەتمان بکە عاقبەت خەیرمان بکە فێری علم و زانستی شەرعی ببین لەسەر قورئان و سنەت سوود بە خۆمان و بە خەڵکی تریش بگەیەنین و ئێوەش ببنە بەروبۆمێک بۆ داهاتوو بۆ کۆمەڵگا خوای گەورە سەرکەوتوتان بکە والحەمدولله رب العالمین